16 ئاب ئەو ڕۆژەی سەرکردەیەک لە کوردستان لەدایک بوو. ئەمڕۆ 16 ئابە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆی ساڵی 1946دا لە مەهابادی قازیە و لە ژێر ئاڵای کۆماری کوردستاندا سەرۆک مەسعود بارزانی هاتە دنیا. دوای زیاتر لە دەیەک و بۆ یەکەم جار کە بارزانی نەمر لە سۆڤیەت گەڕایەوە، سەرۆک بارزانی چاوی بە باوکی کەوت. لەو کاتەوە ژیانی خستە خزمەت کوردایەتی و سەروەری کوردستانەوە. من خۆم لەو ڕۆژە لەدایک بووم لە ژێر سێبەری ئاڵای کوردستان لە سابلاغ لەدایک بووم. دوای تەمەنێک خەبات و شۆڕش و بەرگریکردن لە ناسنامەی نەتەوەیی، ئێستا سەرۆک بارزانی بۆ کورد بە ڕەمزی بەرخۆدان لە هەموو بەشەکانی کوردستان دادەنرێت. بووەتە سیمبول و نوێنەری دیپلۆماسی کوردستان لە سەرانسەری جیهان. هەر ئەو یەکەم سەرۆکی هەرێمی کوردستان بوو. ئەو کەسە بوو کە بە جلوبەرگی کوردیەوە پەیامی کوردایەتی لە کۆشکی سپیەوە گەیاندە جیهان. سەرۆک بارزانی لە بەرگریکردن لە دۆزی ڕەوای کورد هیچ کاتێک درێغی نەکردووە، چ بە شێوەی پێشمەرگانە و چ لە ئاستی وشەیەکیشدا ئەوەی پێی کراوە بۆ نەتەوەکەی کردوویەتی. چون ئێمە ئێرادەی خۆمان تەسلیمی حتا بۆ ئەمریکاوی تەسلیمی ئەمریکاش ناکەین. لێک تووڕە بووین و من هەستم گوتم دەوە من چوومە کوردستان پیاو بەوەرە پێشمەرگی حەلکە باشە. هێشتا تەمەنی 16 ساڵ بوو کە لە ڕێکەوتی 20 ئایاری 1962دا بە بڕیارێکی مێژوویی بوو بە پێشمەرگە. وەک خۆی هەمیشە دەڵێت بە شانازیەوە پێشمەرگەم و پیرۆستترین ئەرکە لە هەموو ژیانمدا. ئەو دەڵێت بڕنەوێکی وەسەتم پێ بوو وام دەزانی دنیای منە. سەرۆک بارزانی دوای 5 ساڵ لە پێشمەرگایەتی و پەیوەندیکردن بە شۆڕشی ئەیلولەوە لە ساڵی 1967 بوو بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان و یەکێک بوو لە ئەندامانی سەرکردایەتی شۆڕشەکە. دوای نسکۆی شۆڕشیش لە ئەنجامی ڕێکەوتنامەی جەزایر لە نێوان شای ئەو کاتی ئێران و ڕژێمی عێراق لە 27 گوڵانی ساڵی 1976 لەگەڵ مەلا مستەفا بارزانی نەمر و ئیدریس بارزانی بەشداری لە سەرکردایەتی شۆڕشی وڵاندا کرد. لە دوای کۆچی دوایی بارزانی باوکیش لە 4 تشرینی یەکەمی 1979 بە تێکڕای دەنگی کۆنگرەی نۆیەم لە زێوە بوو بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان. لە ڕاپەڕینی ساڵی 1991 و ڕووخانی ڕژێمی سەدام لە 2003 تا تێکشکاندنی داعش و ڕزگارکردنی خاکی کوردستان ڕۆڵی ڕێبەرایەتی و سەرکردایەتی بەهێزی پێشمەرگەی گێڕاوە. سەرۆک بارزانی یەکێک بووە لە ئەنجامانی ئەنجومەنی حکم لە عێراق و لە ساڵی 2005 وەک یەکەم سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێردراوە. ساڵی 2017 بەرامبەر هەموو زوڵم و زۆرداریەک وەستایەوە و ئازایانە ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستانی بەبێ ترس و نیگەرانی لە پێناو سەربەرزی نەتەوەکەیدا ڕاگەیاند. بۆ سربەخۆیی هەموو فیداکاریەک ئاسانە. دوای تەمەنێک خزمەت و خەبات لە ڕێگەی نەتەوەی کورد و خاکی کوردستاندا، نەک هەر لە باشوور بەڵکو لە ڕۆژهەڵات تا ڕۆژاواش حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ سەرجەم پرسە گرنگ و نیشتمانیەکان هەر ڕاوێژ بە سەرۆک بارزانی دەکەن و وەک مەرجەعی ئێستای گەلی کورد قەدری دەکرێن.